لەگەڵ ئەوەی بڕیار بوو کارەکانی سایلۆی چەمچەماڵ لە مانگی تشرینی دووەمی ساڵی 2015دا تەواو بکرێت و بەڕووی جوتیارانی سنوورەکەدا بکرێتەوە، بەڵام تا ئێستا لە سەدانەوەتی کارەکانی تەواو بۆ ئەم ساڵیش ناتوانرێت بەرهەمی دانەوێڵی سنوورەکە وەربگرێت. ئەمەش نیگەرانی جوتیارانی قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری لێکەوتووەتەوە. وڵی ئەم سایلۆیە تەبعەنەوە حدودی 3 ساڵە ئیشی لێکرەوە هەڵی زۆری بۆ درا کە سایلۆی چەمچەماڵە بکرێتەوە لەبەرەوەی ئێمە 2014 و 15 و پێشتریش کە ئەمانبر بۆ سلێمانی و لە 14ەوە بۆ 15 بۆ پیرەمەگرۆ بین کە ئەمان برد بڵێن 15 ڕۆژ بۆ 20 ڕۆژ بۆ 18 ڕۆژ بێ جگەلەوەی کە کرێی سیارەکە ئەمانبر لەوێ ئەمایەوە سیارە شەوانە شەوی 75,000 بۆ 50,000یان ئەسەن. ئەمە ئەرچێکی زۆر بوو لەسەر فەلاح، بۆیە زۆر داوامان کرد لێرە ئەم سایلۆی بکرێتەوە. ئەم سایلۆیش فەلاحەتیش لە مەتیقێش خۆدا نەزانن بەو شێوەیەک نییە، حکومەت هاوکار نییە لەگەڵ فەلاحە بە هیچ شوێک. سەمارەوە چەند ساڵە 4 ساڵە 5 ساڵە ئەوەی سەمات بە فەلاح نەداوە، هاوکاری نییە. داواکاریمان ئەوەیە زوو بە زوونی کات ئەم سایلۆی تەواوکە، پەڕە بە کشت و کاڵ بدات، سەمات تەوزیعەکە، سەمات بە فەلاح یارمەتی فەلاح بدات. فەلاح چونکە کۆمەڵێ فەلاح هەیە توانای نییە ئێمڕۆکە. ئێمڕۆکەش فەلاحەت بە سەما دەکرێت، بە پارا ئەکرێت، بە دارایی ئەکرێت. لە ئێستادا قەزای چەمچەماڵ خاوەنی زیاتر لە 1,800,000 دۆنم زەوی کشتتوکاڵیە و لەو ڕێژێش بۆ ئەم ساڵ 360,000 دۆنم بە گەرم چێنرا و 150,000 دۆنمیش بە جۆ چێنراوە. بەڕێوبەری کشتتوکاڵی چەمچەماڵیش هۆکاری تەواو نەبوونی سایلۆی چەمچەماڵی بۆ قەیرانی دارایی گەڕاندەوە و ئاماژەشی بۆ کرد لە کۆتایی ئەم ساڵدا سەرجەمکارەکانی سایلۆی چەمچەماڵ تەواو دەکرێت. چەند ساڵێک ئێمە لە چاوەڕوانی ئەوەی کە سایلۆی چەمچەماڵ بکوێتە کار و ئەو ئاواتمان بێتە دیوە جوتیاران سوودمەند بن لەو پرۆژە استراتیژیی کە لە سنوورەکەمان دەکردو، بەڵام بەداخەوە ئەم پرۆژەیە ساڵانە بەهۆی ئەم قەیرانی کە تووشمان بووە دوا دەکەوێت و ئێستاکە تا ئەم کاتە نزیکی 90 ئیشوکارەکانی تەواو بووە، بەڵام بەداخەوە بۆ ئەم ساڵیش فریان ناکەوێت کە جوتیاران سوودی نێبین لەبەرەوە ماوەکە بۆ درێژکراتەوە بۆ سیوێشی 12 2017 کە کۆتایی بە ئیشوکارەکانی بێت. سایلۆی چەمچەماڵ لەلایەن کۆمپانیای بارجانی تورکیەوە کارەکانی جێبەجێ دەکرێت و لەگەڵ ئەوەی ماوەی پرۆژەکە تەنها 370 ڕۆژ بووە، بەڵام نزیکەی 4 ساڵە کاری تێدا دەکرێت و بە بیانووی قەیرانی دارایەوە تا ئێستش کارەکانی تەواو نەکراوە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.